من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بینەرانی بەڕێز و خۆشەویست خێرخوازانی ڕێزدار و سەنگین سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ. خۆشەویستان، دەستگای بەخشینی خێرخوازی وەکو نەریتی ساڵانەی خۆی هەڵدەسێ بە ئەنجامدانی چەند پرۆژەیەکی خێرخوازی لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان. یەکێک لە پرۆژەکانی دەستگای بەخشینی خێرخوازی خزمەتکردنی هەژارانە لە مانگی ڕەمەزانە، ئەویش بە گەیاندنی سەلەی خۆراکی کە دەگەیەندێتە دەستی چین و توێژە هەژارەکانی کۆمەلگاکەمان. لەو سۆنگە و لەو میانگەوە ئەمڕۆ لە شارۆچکەی عەربەد دەستگای بەخشینی خێرخوازی هەڵدەسێ بە دابەشکردنی 100 سەلەی خۆراکی لە مانگی ڕەمەزانی پیرۆزەدا بۆ 100 خانەوادە لە سەرجەم چین و توێژەکان لە خانەوادە و لەو کەسانەی کە خەڵکی خاوەن پێداویستی تایبەتی تێدایە و منداڵی بە باوکی تێدایە و سەرجەم چین و توێژە هەژارەکانی ئەم سوور لە خۆ دەگرێت بەو هیوایی کە لەم ڕەمەزانەدا تاعەت و عیبادەتی ئێوەش قبوڵ ببێ و بەو هیوایی کە خێر و سەدەقاتەکانتان خوای پەروەردگار لێتانی قبوڵ بکات. بسم الله الرحمن الرحیم. بەناوی خۆی گەورە و میهرەبان دەستخۆشی ئەم بەرنامە بەخشینەکەن. خوا ڕزقی هەموو مسلمانان بات و ئینشاءڵڵا لەبەر ئێمەی خۆی گەورە ئەم بەرنامەی بەخشیەوە بە من و نازدارانی ئێمە. دەستخۆشیتان لێ ئەەکەین ئینشاءڵڵا نمونەتان زیاد بۆ سەرکەوتوو بوو. زۆر سپاسی ئەو خێرخوازانە ئەەکەین. دەشتان ساغ بێ ئینشاءڵڵا نمونەتان زیاد بێت. دەستان خۆش بێ یاخوا، ماڵتان ناوا بێ، لەشتان ساغ بێ، سەرکەوتوو بن ئینشەڵڵا. خوای گەورە سەرتان خا، خوای گەورە یارمەتی هەموو کەسێ با خێرخواز یارمەتی ئێمەدا. دەستیان خۆش بێ و ماڵیان ناوا بێ یاخوا. دەستان خۆش بێ یاخوا بەقوربان، سەرکەوتوو بن ئینشەڵڵا. خۆراکە بۆ ئێمە وێنێن لەم کاتی داماوی بێ پارەی و خەڵک فەقیرە، خەڵک هەژارە. دەستان خۆش بێ، سەرکەوتوو بن ئینشەڵڵا. خوای گەورە یارمەتیتان بە. خوای گەورە پیرۆزی کەوە دەستان خۆش بێ و لە هەموو مسلمانێک و ماڵتان ناوا بێ و دەستخۆشیمان هەیە بۆ ئەم بەخشین و ماڵتان ناوا بێ یاخوا. یا رەبی خوا لە خێرخوازان قبوڵ کە، خوا دەستیان بە کە لەم کاتا و ئەم بەخشینە ئەکەن و بۆ فەقیر و فەقەرا، خوا لیان بەزیاکە و خوا قبوڵی کا لێیان. لەم کاتی قەیرانە ئەمە باشە بۆ نەواران باشە، گەلێ باشە. خۆی بانی سەراگای لە هەموو شتێکە، خوانیان قبوڵکە. خوا لیان بەزیاکەوە دەزای خێرخوازانە خوا بیوێن کە ئەم خۆراکە لەم کاتی نا بۆ ڕەمەزانە زۆر باشە و ئەنی ئەویتیان زۆر بۆ ئێمە زۆر چاکە بێ. دەرخۆشی لە خێرخوازانەکەین و خوا ڕزقی بیوێن و بیوێن. بەناوی نووسینگەی عەربەد دەستگای بەخشین
سوپاسی خۆمان ئاراستەی بەرنامەی بەخشینەکەین کە بڕی ئەو خۆراکەی گەیشتە ئەنجومەنەکەمان ئێمەش دابشمان کرد بەسەر هەژاران و مناڵانی بێباوکدا و لە خۆی گەورە داواکارم ئینشاءڵڵا پاداشتیانمەتەوە و دەستخۆشیش لە خێرخوازانەکەین کە ئەم یارمەتیان گەیاندا ئەنجومەنەکەمان زۆر سپاستانەکەین و دەستان خۆش بێ. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 961 11 13 0 965 0 750 723 25 55. بسم الله الرحمن الرحيم. ئێمە ئەمڕۆ نووسینگەی عربەتی دەستگای خێرخوازی بەخشین هەستاین بە دابەشکردنی 100 کارتۆن کە پێداویستی ڕەمەزان بوو پێگاتبوو لە خواردن لە برنج لە ڕۆن لە شەکر لە نیسک لە پێداویستەکانی خواردن و زۆر سپاسی خێرخوازانەکەین کە بەردەوام بوون لە هاوکاریەکانیان بۆ بەرنامەی بەخشین. ئێمەش بتوانین لەو ڕێگەیەوە چیتر هاوکاری خەڵکی نەدار و کەم دەرامەت و بێباوکان بکەین. بنەرانی بەڕێز و خۆشەویست خێرخوازانی ڕێزدار و سەنگین و قەدرگران، ئەوەی کە بینیتان دابەشکردنی 100 بەشە خۆراک بوو بەسەر 100 خانەوادەی هەژار و 100 خانەوادە کە لە چین و توێژە جیاوازەکان بوون، منداڵی بێباوکیان تیا بوو، خەڵکی خاوەن پێداویستی تایبەت و خەڵکی هەژار لە سنووری شارۆچکەی عەربەت. ئەمڕۆ لێرە ئەو 100 بەشە خۆراکە دابەشکرا بەسەر هەژاراندا. خۆشەویستان، هەمیشە و هەردەم ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازی دوعای خێرتان بۆکەین و هەمیشە ئێمە دەڵێن دوای فەزلی خوای پەروەردگار خێرخوازان پشتیوانی گەورە و سەرەکی دەستگاکەمان، بۆیە هەمیشە چاوەڕوانی زیاتر لە ئێوەی خێرخواز دەکەین و دەڵێن ئێوە ببەخشن بۆ ئەوەی بەخشین بەردەوام بێ و هەموو خەڵکی سوودمەند بن لە بەخشینەکانی ئێوە. بەخوای گەورەتان ئەسپێرین، خواتان لەگەڵ.